بۆ کارکردن و سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری لێژنەی باڵای هەڵبژاردننی کۆمەڵ لە بازنەی هەولێر لەگەڵ مەڵبەندی سۆرانی کۆمەڵ کۆبوونەوە. مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان ئامادەکاری تەواویان کردووە بۆ سەرخستنی کاندیدان و لیستی 285 کۆمەڵی دادگەری و چاوەڕێش لە خەڵکی ناوچەکە دەکەن دەنگ بەو لیستە بدەن. هەموو ئیستادادێک و هەموو ئامادەکاریەکمان ئامادە کردووە و بەردەوامیشین و خوازیاریشم لە کاتی چوونە سەر سندوقەکانی دەنگدان ئەو خەڵکە وەفادار بێتن لەگەڵ ئەو هەموو خزمەت و ئەو هەموو لێبڕان و ئەو هەموو هاوکاریەی کە مەڵبەندی سۆران کردوێتی بە خەڵکی کەم دەرامەت و خەڵکی فەقیر و هەژار و بە تایبەتیش لە هەموو کێشە و مشکلە و مەعاناتی و خەڵکەدا بەشدار بووین و خوازیارم لە 11 پاداشتی کۆمەڵ بدەنەوە و دەنگەکانیان بۆ کۆمەڵ بدەن. کاندیدانی کۆمەڵ داوا دەکەن هاوڵاتیان بەشداری هەڵبژاردن بکەن و دەنگ بە لیستی کۆمەڵ بدەن کە لە شاغ بەرگری لە کوردستان کردووە و لە خەباتی مەدەنیشدا زیاد لە ئەندازەی ئەو دەنگانەی پێیدراوە بە پرۆژە ناوازەکانی هاوکاری خەڵکی کوردستانی کردووە و لە پەرلەمان و شەقامیش بەرگریکارێکی سەرسەخت بووە بۆ پاراستنی مافی هاوڵاتیان و دژی گەندەڵکاران وەستاونەتەوە. لە هەمان کاتدا کۆمەڵ بەڕاستی حزبێک کە خاوەنی باگراوەندێکی زۆر باشە لە ڕووی چەکداریەوە تەماشە دەکەین خاوەنی قوربانی و خوێنە لە ڕابردوو پێش ئینتیفازات چەکدار بووە تا بە چەک بە خوێنی خۆی بەشداری لە ئازادکردنی هەرێمی کوردستان و لە بەدیهێنانی کیانی کووردا کردووە و لە هەمان کاتدا لە ڕووی خزمەت گوزاریەوە دەبینین یعنی کۆمەڵێک مؤسساتیان خزمەت بە خەڵک دەکا و لە ڕووی ئیعلامێکی فعالی هەیە و لە ڕووی سیاسەتەوە سیاسەتێکی باش دەکا و لە ڕووی پەروەردەوە پەروەردەی خەڵکی بە شێوەیەکی باش دەکا. پێم وایە کۆمەڵ یعنی یەکێک بۆ لەو لایەنانەی کە کاریگەری باشی لەسەر دروستکردنی ئیمان و ئەخلاقی ئەو خەڵکەدا هەبووە. چاوەڕوانین لەو میلەتە کە میلەتێکی موسڵمانە خەڵکانێکی مسلمان و لە خواترس و خواناس بکەن بە وەکیلی خۆیان لە بۆ ئەو شوێنێکی پێ دەڵێن پەرلەمانی عێراق لەبەر چەند شتێک یەک لە ڕووی ئاینی و دینیەوە ئەوەش بەشێکە لە خواترسان و عیبادەتکردن لە ڕووی سیاسیەوە ملەتی کورد ئەوڕۆ بەدەست چەند شتێکەوە دەناڵێنی یەکەمینیان پێی دەڵێن موسە لە قورئانی خوای گەورە فەرمێ الذی ئەطعمهم من جوع و ئامنهم من خوف. خەڵک نانی دەوێت خەڵک ئەمنیەتی دەوێت بەس ئەمنیەتەکە لە پێناو خوان نەبی لە پێناو ملەتی بی. یعنی موچە یەکێکە لە شتە هەرە ڕئیسی و شتە سادەکە حقوقی سادەی ئەو ملەتەی کە نە لە بەغدان پێوەردەگیرێ نە بە خۆشی دەدەن. هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵبژاردنێکی چارەنووسسازە و پێویستە هاوڵاتیانی کوردستان بە گەرمی بەشداری بکەن و بە دەنگەکانیان دەسەڵاتدارانی ئێستای هەرێم سزا بدەن کە هۆکار بوونە بۆ فەوتانی موچەی موچەخۆرانی هەرێم و دابین نەکردنی خزمەتگوزاری شایستە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.